بۆیە خۆشەویستم ئێمە هەروازانی ئەمانەت پارەیە بەڵێ پارەیە هەتاوەکو ئەچی پارەکە وەرەگری بە قوربانە بمۆڵایی لێ بخەوما و بە قورئان قستی شتەکەم لێ بڕا و خانوم کردو و بەڵکو مامۆستا گیان دەستی منی دامێنی تۆ شتێکم بیتێ بە قورئان حەیان بردوم پارەکەی تێ کە دوای جوابی تەلەفۆنەکە نایەتەوە ئەی باوکە گیان هەر توێ نەبووی هاتی داواتە کردووە پاڕایتەوە بە قوربان و بە ساقا بووی ئێستا نەهات جواب بەرەوە وعدەکەی بەسەر چووە بێرە و بڵێ کوڕم بڵێ مامۆستا گیان بەخوا داوای لێبوردنەکەم پارەکەم لایە بەس بەخوا ئەزانم قەرزدارم ئەگە بۆم تازەکەیتەوە ئەوە خێرەکەتە بێ بە دوو خێر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک قەرز با بە یەکێک هەتا وەکو ئەو کاتی قەرزەکەیەت وەکو وەیە هەموو ڕۆژێ پاری کرد بێ بەخێر هەموو ڕۆژێ کە قاتی قەرزەکەی یاو بۆی نەهێنایەوە ئینجا هەموو ڕۆژێک وایە دوو قاتی ئەو پارەی کردێ بەخێر کە مادەم قەرزەکی باوکی من بۆی کە سیقە بم متمانە بە خەڵک بمێنێ ئێستا خەڵکمان هەیە الحەمدوللا سندوقی هەیە پاری هەیە دایناوەڵە کاکە بەس بۆ قەرزم داناوە کە ئەیدا بە دوو کەس نایهێننەوە بیدا بە سێ کەسی تر لەبەرەوە پارەکە سەری تیاچێ بۆیە خەڵک ئەمڕۆ متمانی نەماوە ئەچی پارەی قستی شەبەیت شتەکەت نایاتێ بۆ چکە لە هەوڵەوە زۆر پیاوە لەگەڵتا وەکو ئەو گەنجە وایە کاچێ بۆ خوازبێنی هەتا لێتە سێنێ کە لی سەنیجا جواب نایەتەوە بۆیە ئەبینی متمانە لەبینی بۆیە بینی زۆر جار ئەمە کوشتنی لێ بەرپا بێ کابراچێ وەڵا قوربانجای لێ بخەوماوە مامۆستا گیان بە قورئان و بەڵکو خانووکەتان هەرچۆڵە بەڵکو ئەو قاتی ژێرەوەم بیتێ مەمنونە بم دەستێ ماچەکەم هەتا قیامەت خۆشە پاری ئێستا دانێ دوای ئەگەر دەرچوو ئەبێ پارەی بیتێ دوای ئەبێ سەرخفلی بیتێ تا لە دوکانەکە دەرێکیت ئەی پیاوەتی یعنی چی ئەی عەهد یعنی چی فخوای گەورە فەرمێ والذین هم لأماناتهم وعهدهم راعون خەڵک هەیە گەراجی یاوە بە زەلام ئیساکەنە هاتووە نیوەی ئەرزەکەی لێداگیر کردووە ئەڵێ وەڵام مشتەریمان هەیە بیفرۆشین